دیمەنی پاشەڕۆ و خۆڵ و خاشاکی قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەرێتی لەم شوێنەدا و لە ساڵی 2017 بەردی بناغی کارگەیەکی دووبارە بەکارهێنانەوە واتە ڕیسایکلینی خاشاک دانرا و وا بڕیار بوو کارگەکە لەسەر ڕووبەری 52 زەوی لە نێوان قەزای چەمچەماڵ و ناحیەکێ دروست بکرێت. بە تەوابوونی کارگەکە خۆڵ و خاشاکی 21 شارەوانی قەزای چەمچەماڵ و بازیان و دوکان ڕیسایکلین دەکرا، بەڵام دوای تەوابوونی تەنها لە 55 کارەکانی بەهۆی تەرخان نەکردنی بودجەبۆی کۆمپانیا جێبەجێکار دەستی لە کارەکانی هەڵگرت و پرۆژەکەی بە نیوە ناچڵی جێهێشت. خۆی لە ساڵی 2017 یەکێک لەو کارە زۆر باشانەی کە بۆ سنووری قەزای چەمچەماڵ و نزیکەی 22 شارەوانی ئەم سنوورە کرا ئەوە بوو پاکردنەوەی ماڵان و شوێنە گشتەکان درا بە کەرتی تایبەت کە پێشتر چەندین گرفتیە بوو. دواتر لەناو ئەم پرۆژەیەشە بۆ نمونە دروستکردنی کارگەی ڕیسایکل بوو لە نێوان قەزای چەمچەماڵ و ناحیەتێکیە. قۆناغێکی زۆر باشڕۆی، بەڵام بەداخەوە بەهۆی بیانووی نەبوونی پارە و قەیرانی دارایی تقریبانەوەی من بزانم نزیکەی لە 2019 بەدواوە کارەکانی و پرۆژێ ڕاگیراوە. گومانی تیانەیە ئەگەر ئەم پرۆژەیە تەواو بکرایەکە بۆ ئێستا تەواو بووایە ئەوەی من بیستومە و بەدواداچوونەوە بە ڕۆژانە 500 تەن پاژماوەی کۆوە کردەوە، ینی ڕیسایکلە کرد کە لەو باوەڕێن سنووری 22 شارەوانێکە و چەند شوێنێکی ترژەیتوانی پاژماوەکان بێنێتە ئێرە و لە هەمووشی گرنگتر بۆ ئێمە وەکو ژینگە پارێزانەوە بووکە هەم پاژماوانی کە ڕۆژانە کۆ ئەکرێتەوە بەپێی ئەوەی کە من ئاگادار بم سنووری چەمچەماڵ نزیکەی 6 بۆ 7 تەن ڕۆژانە پاژماوەمان هەیە، ناکرێتەوە تەنها کۆکەیتەوە بڕۆی لە شوێنێک فڕێ بدەی. ئەگەر ئەم کارگەیە کاری پێ بکرایە بۆ نمونە بۆ سەرچاوەیەکی تری داهات یاخود ئابووری بۆ شارەوانی بۆ سنوورەکەی تری. پزیشکێکی پسپۆر دەڵێت ئەم شێوازی شاردنەوە سوتاندنی زبڵ و خاشاکە هۆکارێکە بۆ نەخۆشی شێرپەنجە و چەندین نەخۆشی دیکە. ئەم ژەهرەی کە دروستە بێ ئەچێتە ناو خاکەوە دەبێتە جۆرەها ژەهر دروستە بێت کە کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر تەندروستی مرۆڤ هەیە، لەوانە تێکچوونی سیستەمی باڵێن کۆندامی ڕێخۆڵە و گەدا زۆرجار کە ئەبیستین کە ئەسووتێنرێ. ئەمە کاریگەر ڕاستەوخۆی لەسەر ژینگەیە، پیسبوونی ژینگە دروستەکە لەگەڵ هەوایە تێکەڵە بێت کۆمەڵێک نەخۆشی لەوانە هەسیاری سیەکان دروستەکە وە بگرە کاریگەری ڕاستەوخۆی هەیە بەپێی توێژینەوەکان لەسەر باری دەرونی ئەو ناوچەی کە ئەو ژەهری لێ دروست بووە. حاڵەتەکان تر ئەوەی کە بەپێی توێژینەوەکان کراوە لە هەموو جیانە ئەم ژەهرە تێکەڵە بێ لەگەڵ ئاوی ژێرزەویە وا دەکات ڕێژەی توشبوون بە شێرپەنجە زیاد بکە لەم ناوچەیە. چالاکێکی مەدەنیش باز لەوە دەکات جگە لە پاک و خاوێنی و سوودە ژینگەیەکەی بە تەواوبوونی ئەو کارگەی دەتوانرا 400 بۆ 500 کەس هەلی کاریان دەست بکەوتایە و جوڵەیەکی باشی ئابووریش دەبوو لە سنوورەکە. بەڕاستیەگە ئەو ڕیسایکلینە بکەوتاتە ئیش کاریگەری هەبوو لەسەرەوەی کە لە ڕووی تەندروستی و خەڵک کەمتر تووشی نەخۆشی دەبوو و لەگەڵ ئەوەشدا 400 بۆ 500 کەس هەلی کاریان بۆ دەڕەخسا. بۆیە من داواکارم لە حکومەت بەڕاستی هەوڵ بن بۆی کەوا ئەو پرۆژەیە تەواو بکرێ، چیتر خەڵک لە نێو دوو کەڵ و تەپ و تۆزدا نەتلێتەوە. وا 8 ساڵ تێپەڕ دەبێت و دیاریش نییە کارگەی ڕیسایکلینی قەزای چەمچەماڵکەی تەواو دەبێت و ژینگەی سنوورەکەی لە زبڵ و خاشاک و بۆنی ناخۆش پاک دەبێتەوە. ئەمەش نمونەیەکی دیکە لە پرۆژە تەواو نەکرا و بەڵێ نەدراوەکانی لە سەڵاتە. ڕێبن محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.